وحەزەکەمەوە بڵێم یەکەم جار بۆ یەکەم جار لە ماستەر من چوومە قەعەوە دکتۆر محەممەد دەرسی پێوتم بۆ یەکەم جار هەستم کرد تەلەبە یەکەم جار هەستکەم کە مامۆسایەک هەیە فعلەن ئەوەی دەیڵێ پێویستم بەوەیە بیبیستم و لە ڕووی زانستیەوە هیچ مامۆستایەک و هیچ زانستکارێکم نەبینیوە بەقەدەر دکتۆر محەممەد دڵسۆز بێ بۆ زانست ینی زانستیانە بیەوێ ینی لە زانست لانەدا و لە زانست لانەدا لە بیرکردنەوەی زانستی لانەدا نەک لە میتۆدێک کە دانراوە ئەو بیەوێ ئەمە بکە هەست دەکەم تێنەگەیشتن هەیە لەوەی زۆر جار هەست دەکەم ئەوانەی کە قوڵ دەبنەوە لە مەوزوعەکە زمانی تێگەیشتن لە بینی ئەوان و ئەوانی ترا نامێنێ و من خۆم کێشەی گەورەم هەیە لەو شوێنە زۆر جار شتێکەیە بە 100 شێوە دەیڵێمەوە هەست دەکەم نابیسترێ بۆچی نابیسترێ چونکە لۆجیکێکەیە تەحەکوم دەکا بە مێشکی ئێمە لۆجیکێکی پێشینەی هەمومان بیری پێ دەکەینەوە بەبێ هەستی پێ بکەین کە ینی بیرمان پێ دەکاتەوە و من لێرە لە لۆجیکی دکتۆر محەممەد لەگەڵ ئەو لۆجیکەی ئێوە کە هەمووی ینی کە هەمووتان قسەتان پێکرد لە زەمنی ئەو لۆجیکا قسەکرا لەوانەیە ئەگەر تەوەقعیەوە بکرێ لەم شوێنە وا من ناسراوم ئەگەر کەسێک گەبێت لە مەوزوعی ستانداردا لە بەرامبەر دکتۆر محەممەدا بۆستێ منم وا تەسەوور دەکرێت چونکە من دەڵێم ستاندارد نابێ بۆ زمانی کوردی بەڵام ئەمەوانی و من هەست دەکەم ئەمەی کە لێرە دکتۆر پێشنیاری کرد و من ئێستا ینی وەکو بڵێ لەگەڵەوەی ساڵانێکە و کاتێ من خەریکی دکتۆرانامەکەم بووم هەست دەکەم جۆرێک لە وەکو بڵێ زیاتر لە مەجالەکە قوڵ بەتەوە و چوەتە پێشەوە و گەیشتوەتە خاڵێک من هەست دەکەم ئەلێرا ئیتر ئەو خاڵەیە کە فعلەن منیش لەویا هاوبەشم ئەم دەستکاری فکرەی ستانداردەکە ئەو ستانداردەی کە من ئیش لەسەر هەڵوەشانەوەی لۆجیکەکەی دەکەم و بەم کارەی کە دەیکا ئەو لە ئەساسەوە دەستکاری ئەو هەمان شتی کردووە ئەو کاتێ دێت دەڵێ ئێمە 3000مان هەیە دەبێ ئەم 3000 بکەین بە ستاندارد ئەوە لە ئەساسەوە لە فکری ستاندارد دیالێکتی داوە چونکە ستاندارد دەبێ یەک بێت نابێت دوو بێت ستاندارد هەیە زارێک هەیە بۆ ئاخاوتن نابێ ئەسەن پێ بنووسێت دکتۆر ئەمە ناڵێ دکتۆر دەڵێت دەبێ ئێمە زارەکان بکەین بە ستاندارد کاتێ زارەکان دەکەین بە ستاندارد بە ستاندارد دارکردنەکە نایکا بە زمان وەکەوەی کە لەوێ زمانەکان زارێک دەکات بە زمان و ئەوانی تر دەخاتە ژێریەوە نایڵێ قسە بکەن یان نایڵن بنووسن زمان زارەکان گەشە بکەن ئەم ئەوە ناڵێ و لێرە بەو لۆجیکە کوردیە بیر دەکاتەوە کە لەناو خودی زمانەکە بینیوێتی واوە گرنگام ژێربێژی ئاوەزمەندی کە باسی کرد من تەبەن لە دکتۆرانامەکەمام لەو بەشا من باس لەوە دەکەم یەکبوونی کورد لەو ئاوەزمەندیایە کە ئێستا دکتۆر بە لێکۆڵنەوەکانی لە زارەکان دۆزیوێتەوە کاتی ئەو دەڵێ ئاوەزمەندیەکەی پشت وشەکە هەر گۆڕانێک ڕووبدا ئاوەزمەندیەکە یەکە ئەمەیە ئەو شوێنەیە کە ئێمە تایە دەبینەوە بەیەک ئەویش ئاوەزمەندی و ژیان بینیمانە دکتۆر زۆر بە وردی باسی ئەمەی کرد بەس نەبیسترا بۆچی چونکە ئێمە بیرکردنەوەمان هێشتا بە ستاندارد زارەکەی کە باوە و خەڵک بیر دەکاتەوە و باوە لە دنیا بەوە بیر دەکەینەوە هەست دەکەین شتێک بوو بە ستاندارد یەترەبی تر تەواو زمانی خێڵە بەس ئەمە لە بڵێن ئەو هینەی کە پەیڕەو دەکرێت لە دنیا لە ئێستا ئەو سیستەمی زمان زارە عفو ستاندارد زارە ستاندارد ناستانداردە ناستاندارد حەقی نییە مافی نییە هیچ مافێکی نییە بەس دکتۆر لێرە هاتووە باسی ئەوە دەبێت زار ستاندارد بکرێت یا بە ستانداردکردنیشی نابێ بە زمان لە دوای ئەوە کە ئەمانە ستاندارد کران دوای ئەوە بیر لەوە دەکرێتەوە زمانێکی ڕسمی هەبێت ئەمەی گرنگە ئەلێرایان گۆڕانە چونکە ئەسڵەن ئەمەی کە لەناو دکتۆر محەممەدا کار دەکا ئەو لۆجیکە کوردیەیە کە فعلەن ئەم لۆجیکی ستاندارد زارە کە ئیشی پێ دەکرێت هەڵدەوەشێنێتەوە کورد ناچارت دەکا لۆجیکەکەت بگۆڕی کە فعلەن بە قوڵی دەیت لە کورد دەکۆڵیتەوە کورد ناچارت دەکا لۆجیکەکەت بگۆڕی
مشتبای میرزادە شتێک دەڵێ من حەسەن زیرەک دەنگی حەسەن زیرەک ناچاری کردم پەنجەم بە کوردی بژەنێ وفعلا هەتاومان پەنجەمان بە کوردی نەژەنێ لەوە تێناگەینەوە ئاوەزمەندیە ینی چیەکە ئەوەی کە دکتۆر باسی دەکات وفعلا من ئیشم لەسەر ئەبە ئاوەزمەندیە کردو ئەو کاتەش لە دکتۆرانامەکە من باسی لەوەم کردەوەی یەکبوونی ئێمەیە لەناو ئەو ئاوەزمەندیایە و هەتا نەگەڕێنەوە بۆ ئەو ئاوەزمەندیە ئەم هەتا نەگەڕێتەوە بۆ ئاوەزمەندیە ئەمە تێناگەی کە دکتۆر لێرە باسی دەکات یعنی چی زارەکان ستاندارد بکرێن یعنی چی ئێمە چۆن خزمەتی سۆرانیەکە دەکەین ناوە خزمەتی هینە کرمانجی بەم مستەڵەحەکانە ڕۆکوگەین بەکاردێنم هەورامی سۆرانی گۆرانی بە ئیجازەی دکتۆر بەکاری دێنم ئەمانە ینی ئەم فکرەیە کە ئێستا ئەو باسی کردو و فکرەیە نییە کە سۆرانی دەبێتە ستاندارد و زمانی کوردی و ئەویترەوەی کە من بەرامبەری وەستاومەتەوە ئەمە و فکرەیە نییە ئەمە شتێکی ترە و ئەمە شتێکی ترە بەڕاستی بەس ینی ئەوانەی ڕۆژهەڵات باسی فرستانداردیان دەکرد بەڵام فرستانداردەکەیان لە پۆستمۆدێرنستەکانەوە هێنابوو ئەمیری حەسەنپور باسی دەکرد یوسف ئیسلامی باسی دەکرد بەڵام بەڕاستی لەسەر بنەمایەکی زانستی ئەم قسەیان نەدەکرد بۆ نمونە یەکێک لەو برادەرانە پێی وابوو قەیچێ کابامووی بن بە کۆمەڵە زمانی سربەخۆ بن بە نەتەوەی سربەخۆ دکتۆر ئەمە ناڵێ ئەوان بەهۆی بیرکردنەوە لەوەی کە بیان نوێ پۆست مۆدێرنانە بیرکەنەوە هاتمتیان قەیچێ کابامە بابین بە چەند نەتەوەیەکەی مشکلێ بەس دکتۆر ئەمە ناڵێ دکتۆر دەڵێ ئێمە ستانداردیشیان دەکەین و نابین بە باکسەوە بۆ ئەوەی یەک نەتەوە بین ستانداردی دەکەین لەبەرەوە دەبێ ئەم جیاوازیە بەڕاستی یعنی دەبێ هوشیاری بەم ئاوازمەندیە کوردێ دروست بێ بەو لۆژیکە و شتێکی تریشەیە مەوزوعی ڕیشە دکتۆر وتی بە گریمانەیەکی بێز ئەگەر ڕیشەیەکە بێت ئەگەر ڕیشە دەبێ هەرهەشی بێ ئەو وتی دەبێ هەرهی بێ وفعلەن دەبێ شتێکە بێ خۆت ئەمانەی لێوە هاتبن ئەڵێ بە گریمانە هەورامیەکە نزیکترە لەو ڕیشەوە تابان ئێمە لێرا من ئەو لۆجیکە کوردیە ئەمەیە کەوەی کە من ئیشی لەسەر دەکەم دکتۆر کە داواشر لێ کردم ئەمە مەوزوعەکەیە ئەو لۆجیکە کوردیە دووینمان هەیە دوو بنەمای لۆژیکیمان هەیە لۆژیکی بە دوادایەکاتن کە تەسەسولە ئەمە حاکو مەحکوم دروست دەکات ستاندار زار دروست دەکات زار نابێ بۆی نییە دەبێتەوە بە زمانی خیاڵ و ئەوی تر زمانەکەیە ئەمەی کە ئێستا لە دنیا پێڕەو دەکرێت ئەمەیە و لۆجیکی ئەوروپی گریکی بەم لۆجیکە بیر دەکاتەوە کە لۆجیکی بەدوایە کاتنە بۆ نمونە کە مێژووی زمان دەنووسیتەوە فارسی ناوەڕاست فارسی نازانچی بە شوێنێکە ئێمە ئەمە ئاوا نانووسین ئێمە لە هەمان کاتا پەیوەندێکی ترە پەیوەندێکی لۆژیکیمان هەیە لە بینی زارەکانە کە پەیوەندی لەگەڵ یەک بوونە یعنی ئەمانە پێکەوەن تۆ هەورامیەکە لە پێشە لە پاشە ئەم لۆجیکە ئیش ناکە لە ناو کوردە ئەوە ئیش دەکات کە ئەمانە پێکەوەن یعنی بەدوایەکە نایەن ناتوانین بۆ نمونە هەورامی بکەینە کوردی ناوەڕاست و سۆرانی بکەینە کوردی ئێستا یا کرمانجی بکەینە ناوەڕاست و هەورامی بکەینە چونکە هەن هەرسێکیان هەن ئەویتر نەفی ئەویتر دەکاتەوە لە پرۆسە مێژوویەکە نەرەی دەکا ینی ئەوەی کە لە پێشەوە هەیە ڕەگەکە دواتر ئەو دیارە ئەمیتر ون دەبێ ئەمە بە دوادایەکاتنە لۆجیکە کوردیەکە لە هەموو شتێکاوەی من کارم لەسەر کردووە ئەوەیە کە فعلەن ئەم لەگەڵ یەک لۆجیکی لەگەڵ یەک بوونە و ئەمە تێنەگەی تۆ لە زمانی کوردی سرت ینی یەک دنیا پارادۆکست یا دروست دەکات بەوی تر ناتوانانی بچی بەڕێوە بەو لۆجیکەی تر ناتوانانی ئیشکەی لە ناو زمانی کوردیە و ئەمەی دکتۆر کردوویەتی دەستکاری ئەو لۆجیکەی تری کردووە بەوەی کە دەڵێ ئێمە سێ ستاندارد دروست دەکەین بەبێ ئەوەی وەکو ڕۆژهەڵاتیەکان بیرکاتەوە کۆمیدی حەسەنپور و ئەوانی تر کە بڵێ ئەمە لە پەرەسەرنیەکە دەبن هەریەکان با بێ بنەتەوە خەشتێکە ئەمە ئازادی و نازانم چی ئەمە ناکات دەبێ ئەمانە جیاکەینەوە ئێستا لێرە ئەمە دکتۆر دەڵێ تۆ لەگەڵ بۆ نمونە بۆچوونەکانی ئەوانی ترە و برادەرانی ڕۆژهەڵات بڵێن کە لەو مەجالا کار دەکەن یوسف ئیسلامی کورە ناوەکەم ئەوەی کورە شێخول ئیسلامی ناوەکەی چی بوو من تۆزی زاکرم باش نییە ها جعفەری شێخول ئیسلامی ببورن ئەوە داوای لە بنشی لێ دەکەم کە ناوەکەی بشوەتەوە جعفەری شێخول ئیسلامی و کە وەکو بڵێ هەر بەڕاستی وەکو یەکێک بووە وەکو وایە قوتابیەکی ئەمیری حەسەنپور بێ وە خۆی ئەمیری حەسەنپور بەڕاستی ئەم مەوزوعی وروژان لەلای ڕۆژ
هەڵاتیەکان فرستانداردی کە خۆی نابێت لە لۆجیکەکە یەک ستاندارد یەکە و ئەمەی کە دکتۆر دەستکاری کردووە دەستکاری ئەمەی کردووە دەکرێت سێ ستاندارد هەبێ بەڵام ستانداردەکان ئەو ناکەن بە زمان ئەمە گرنگە ئێمە کێشەیەکی ترمانەیە کە ئەمە هەیە ئەدەبیاتەکانت کۆمەڵی ئەدەبیاتە ینی سەرکردەکانی کورداتە کۆمەڵێک کە نەم فرەیە لە ناو کووردا بەو لۆجیکی بەدوایەگاتنا لێک نادێتەوە ئێمە دەبێ فعلەن لۆجیکەکەی خۆمان بەپی لۆجیکەکەی خۆمان ئەمەشیکەینەوە وەلێ کۆڵینەوەکان پڕن لە پارادۆکس چونکە دەیانەوێ بە لاینە هەیە لە کوانتەما ئەلکترۆن هەم شەپۆلیشە و هەم تەنۆرکەشە تامان کاتێک بە لۆجیکی وەک تەنۆرکە سێری دەکەی ناتوانانی وەک شەپۆل سێریکەی وەک شەپۆل سێریکرد ناتوانانی وەک تەنۆرکە سێریکەی ئێمە کاتێک کە ئێمە بە لۆجیکی تەنۆرکە دێن بیل لە شەپۆلەکە دەکەینەوە ناگەن بە هیچ پارادۆکس دروست دەکا و بۆ ئەمە حەلکەی تۆ دەبێت جورئەتی ئەوە دەبێت بزانی ئاوەزمەندیەکی تر هەیە لۆجیکێکی تر هەیە دکتۆر بە دەقیق ئەو بوێریەی کردووە کە لەمە دەرچێت کە لە ئەوروپا وەک زانست خوێندێت وەکو لۆجیکەکەی بێت بە لۆجیکە کوردیەکە بیرکاتەوە بە ئاوازمەندیە کوردیەکە بیرکاتەوە لە بەرەوەی من ئەوەی دکتۆر کوردوێتی بە کارێکی کوردیانەی پوختی دەزانم لە پشتیەوە ئەو ئاوازمەندیە کوردی هەیە ئەو کاتێک کە ئاواشت بیر کردەوە دوو کێشت بۆ دروست دەبێت یەکێکیان ئەوەیە کە ناوی نازمانی فەرمی یەکێکیان ڕیشەکەیە ئێمە لەم حاڵەتە کە ئەمە فرەیە چۆن چونکە ڕیشەکە داوای ئەو تەسەسولەمان لێ دەکات دەبێت لۆجیکەکەمان بگوارین تاوەکو بتوانین ڕیشەکە بدۆزینەوە تاوەکو بتوانین ستانداردیش دانین یعنی لە لۆجیکە بۆ ئەوەی مالانیهایە نەبێت چونکە مالانیهایە لە زانست دەبێت ڕایگریەوە نەعەقڵ بیر ناکاتەوە دەبێت ئەوەڵێک و ئاخیرێک دەبێت ینی کە تۆ دەی لەم ئەوەڵ و ئەخیرە دەکۆڵی تۆ من ئەس دەکەم ناوەڕاستەکەمان تەواوە چونکە بە یاسای لەگەڵ یەکبوون دەتوانین هەموو شتێک ڕوونە کە تۆ لە ناوەڕاستەکە دەکۆڵیتەوە هەموو شتێک ڕوونە بۆ کورد بەڵام کە دەچی بۆ ڕیشەکە ڕیشەکە کووە دەچی بۆ سەرەوە ئەمە ئیشکالەکە دوو زەکات بۆچی چونکە لۆجیکەکە دەگۆڕێ ئەمە دەبێت بەڕاستی لە کۆڵنەوەی زۆری لێ بکرێ تا بگەینە نەتیجەیەک من زۆر دەستخۆشی لە دکتۆر دەکەم هەز دەکەم ینی لە قۆناغێکە کە پرۆژەی دکتۆریە بیرکردنەوەی دکتۆر لە مەوزوعە هەز دەکەم لە سەرەتا بوو لەو شوێنە هەند کێشەمان زۆر هەبوو و من یەکێکە لەو مامۆسایانەی کە شانازی پێوە دەکەم کە کێشەم لەگەڵیا هەبووە و دەزانم ئێستا ئێمە بەڕاستی لە ناو یەک شوێنە بیر دەکەینەوە و هەست دەکەم هەمان ئامانجمان هەیە من زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆەوەش کە گوێتان لێگرتم ئەو ڕوونکردنەوەیە بدەم.